لە ئێستاشدا وێڕای بەرزبوونەوەی نرخینەوەت بۆ سەر و $57 سیستەمی پاشەکەوتی موچە هیچ گۆڕانێکی بەسەردا نهاتووە. ساڵێک تێپەڕ دەبێت بەسەر بڕیاری پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. لە ماوەی ئەو ساڵەشدا زۆربەی هاوڵاتیان لە ژێر کاریگەریەکانی ئەو بڕیارەدا ڕوبەڕووی دۆخی خراپی گوزەران بوونەوە. ساڵێک لەمەوبەر و لە ڕۆژی 3/2/2016دا لەسەر فەرمانی نێرچیروان بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بە بڕیاری ژمارە 64 لە کۆبنەوەیەکی ئەنجومەنی وەزیراندا بە ئامادەبوونی پارێزگارەکانی هەر چوار پارێزگاکەی هەرێم پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەران بڕیاری لێدرا. بە پێی بڕیارەکەش جگە لە هێزەکانی پێشمەرگە و چەند توێژێکی دیکە پاشەکەوتی موچە نەیگرتنەوە. وێڕای خۆی پیشاندان و ناڕەزایی فەرمانبەران بڕیارەکە لە ڕۆژی دەرچوونیەوە تا ئێستا جێبەجێ دەکرێت. دەرکردنی بڕیاری پاشەکەوتکردنی موچە لە پای دابەزینی نرخی نەوت هات کە لەو کاتەدا نرخی هەر بەرمیلێک نەوت بۆ خوار $30 دابەزی. لە ئێستاشدا وێڕای بەرزبوونەوەی نرخی نەوت بۆ سەر و $57 سیستەمی پاشەکەوتی موچە هیچ گۆڕانێکی بەسەردا نەهاتووە. نەوت دابەزی سوپاس بۆ خوا کە دابەزی هەموو نەخۆشەکانی دەرخست، بەڵام حەل ئەوە نییە کە ئێمە دانیشین ئینشاءڵڵا نەوت ئەچێتەوە $100 بەخوا بچێتەوە $100 ببێ بە ملیۆنێکیش و تاڵەما بەم مەسارە بڕۆین ئێمە ئەو قەیرانە هەر بەردەوامە بێ. لە کاتی ڕاگەیاندنی سیستەمی پاشەکەوتی موچەدا حکوومەتی هەرێم بەڵێنیدا بە فەرمانبەران و مامۆستایان کە هەر 30 ڕۆژجارێک موچە بە سیستەمی پاشەکەوت دەدرێت، بەڵام ئەو باڵێنەشی نەبردە سەر و ئێستا کە چەند ڕۆژێک لە مانگی 2 ساڵی 2017 تێپەڕیوە حکوومەت هێشتا نیوە موچەی مانگی 12 ساڵی ڕابردووی دابەش نەکردووە. بەردەوامی جێبەجێکردنی سیستەمی پاشەکەوتکردنی موچە لە کاتێکدایە پێشتر و لە ڕۆژی 6/11/2016 دادگای کارگێڕی هەرێمی کوردستان بڕیاری پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی ڕەت کردەوە و بڕیارەکەی بە نایاسایی ناوبرد. لە ئێستادا و دوای بەرزبوونەوەی نرخی نەوت بۆ دوو هێندەی ئەو کاتەی کە بڕیاری پاشەکەوتی موچەی تێدادرا، دوایین زانیاریەکان لەبارەی گۆڕانکاری لە ڕێژەی پاشەکەوتی موچە باس لەوە دەکەن حکوومەتی هەرێم بەنیازە لە مانگی ئازارەوە تەنها لە سەدادەی ڕێژەی پاشەکەوتی بەشێک لە موچەخۆران کەم بکاتەوە. دوای ساڵێکیش لە بەردەوامی بڕیاری نایاسایی پاشەکەوتی موچەی فەرمانبەران لە جیاتی ئەنجامدانی چاکسازی و ڕیشەیی و شەفافکردنی سەرچاوەکانی داهاتوو ڕووبەڕووبوونەوەی گەندەڵی دارایی و کارگێڕی لە ئەدام و دەستگاکاندا حکوومەت بە دوو هێندەکردنەوەی باج و ڕسومات لەسەر خزمەتگوزاریە گشتیەکان هێندەی تر قورسایی داڕوخانی دارایی و ئابووری کە بەرەنجامی سیاسەتە هەڵەکانی ڕابردووی خۆیەتی خستووەتە سەرشانی هاوڵاتیان و ئاسۆکانی چارەسەریش لێڵ و نادیارن. بڕیاردەری جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆران ڕایدەگەنێ ڕێکەوتنی سیاسی نێوان گۆران و یەکێتی تەنها وەکو مەبدە ماوە و لە ڕووی واقعیەوە تەجمید بووە. ئاشکراشی دەکات داوای یەکلایکردنەوەی چارەنووسی ڕێکەوتنەکان لە یەکێتی کردووە. زمنا کۆجەلال کە هاوکات ڕێخەری ژووری هەڵبژاردننی گۆڕانیش ئاماژە بۆ دەکات لە ناو یەکێتیدا دوو ئاراستە دروست بە و باڵێکی و حزبە